بێنەرانی بەڕێزی بەرنامەی تیرۆژ ئەم کاتتان باش. دەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان کارکردنە لەسەر کاری ڕێکخراوەی و هەوڵدان بۆ بەهێزکردنی توانامرۆیەکانی گەنجانە بە میوانداری بەڕێز کاکدانا جەمال سەرۆکی ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی. کاکدانا بەخێربێی. زۆر سپاس مەمنون. سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ تۆش. پێم خۆشە بزانم ڕێکخراو چییە؟ ئەو میکانیزمانەی کە پێویستە بۆ دروستکردنی ڕێکخراوێک چین؟ ڕاستە خۆی ڕێکخراوەکان ئەکرێن بە چەند بەشێکەوە. هەندێک ڕێکخراو هەیە ڕێکخراوی ناحکومی پێڵێن، ئەو ڕێکخراوانش گیان کە سەر بە پارتێکی سیاسی بن یاخود حکومی و ناحکومیەکان جیاکاتەوە لێرەیە. ئەو ڕێکخراوانە بە یاسا ڕێکەخرێن. یاسای ژمارەیەکی 2011 ئێستا فەرمانگەیەک دروست بۆ بە ناوی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان کە ڕاستەوخۆ هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانە کاتووە خۆیان تۆمارەکەن. مەرجی کارکردنی ڕێکخراو ئەوەیە کە تۆ ئامانجێکت هەبێت و پەیڕۆ پرۆگرامێکت هەبێت و بتوانیت خزمەت بە تاکانی کۆمەلگا بکەیت و تەقدیمی ئەو فەرمانگەیەکیت و لە ڕێگەی ئەو فەرمانگەیەشەوە مۆڵەتی کارکردنت پێدرێت. بەڵێ، پێمان خۆشە بزانین ئەو بوارانە چین کە ڕێکخراو ئەتوانێت کاری لەسەرکە. ئایا ئەو بوارانە تهدید کراون یاخود ڕێکخراو ئەتوانێت کار لەسەر هەموو بوارێک بکات؟ بێگومان ئامانجی کەسەکان ئەگۆڕێت، هەر یەکە و بە ئامانجێ کارەکات وە دیاریکراو نییە. یعنی هەر ڕێکخراوێک ئامانجێکی خۆی هەیە و ئامانجەکە بێت ڕوون بێت کە خزمەتی بوارێک لە بوارەکان بە مرۆڤایەتی بکات. یعنی تۆ هەیە سێکتەری ژینگی هەڵبژاردووە، هەیە تەندروستی هەڵبژاردووە، هەیە مافی مرۆڤی هەڵبژاردووە، هەیە لە بواری جێندەرە ئیشەکات، یا لە بواری هەڵبژاردنە ئیشەکات، لە بواری جستەبەخشانە ئیشەکات. یعنی کاری ڕێکخراوەیی تایبەت نییە بە مۆزوعێک و تۆیشی لەسەرکەی لە برەوەی لە کۆمەلگایە کێشەکان زۆرن. بوونی ڕێکخراویش کە دروستە بێت ئامانجدارەوە ئەبێت کێشەیەک هەبێت بۆی کە ڕێکخراوێک دروست بێت و کێشەیە نەهێڵێت یاخود کەمی بکاتەوە. بەڵێ، تا چەند ڕێکخراوەکان بە ئەرکی مەدەنی خۆیان هەستاون، ینی تا چەند توانی ویان ناجێگی خۆیان بکەنەوە لەناو کۆمەلگایە ئەو پەیامی کە پێیان بۆ بیگەێنن؟ لە ڕاستیە ڕێکخراوەکان نازانم چۆن بڵێم بەداخین بۆی کە ڕێژەکە لە هەڵکشانە یاخود وا پێویست دەکات. ڕێکخراوەکان ناتوانیت بەیەک چاوسێری بکەیت، چکە ڕێژەی داتاکان پێمانەڵێ ڕۆژ بە ڕۆژ هاوکان لە زیادبووندان و ئەم یاسایە ژوای کردووە کە تۆ بە سێ کەس بتانی مۆڵەت وەربگریت، ناتوانیت یەک لایەنی ببینیت. هەندێک ڕێکخراو هەیە خۆشبەختانە توانیوێتی کار لەسەر ئامانجەکانی بکات وە خزمەتێکی باشی کۆمەلگا بکات، چکە ڕێکخراو تاوکەری بینی هاوڵاتی و حکوومەتە، ینی پردێکە لە نێوەندەیە، یاخود دەتوانین بڵین تاوکەری تاک بۆ تاکە. تۆ ئیش لەسەر تاکێکەکەیت بۆ تاکێکی تر، تۆ مامۆستا هێنیت تاکە خزمەتی خوێندکار و قوتابیانی پێکەیت ئەویش هەر تاکە. بۆیە بە بۆچوونی من ڕێکخراوەکان ئەتوانم بڵێم بۆشایەکی زۆر باشیان پڕکردوتەوە لە کۆمەلگا، بەڵام لە چاو ڕێژەکەیە ئەگەر لە من برسیە توانم بڵێم هێشتا ماومانە. زۆربۆری ئەو ڕێکخراوانە وای نەکردووە کە خەڵک سەری لێ بشێوە یاخود متمانەی نەمێنێ بە ڕێکخراوەکان؟ بێگومان کاتێککە تۆ ڕێژێکی زۆر هەبوو ئەندێ ڕێکخراو هەیە بارەگای نییە، بینای نییە، یاخود ئەتوان بڵێم لە ماوەی دروستبوونی بۆ 2 ساڵ 3 ساڵ هەر بوونی نییە، بەڵام ئەو مۆڵەتێکی وەرگرتووە خۆی تۆمار کردووە ڕقەمە لەسەر ڕێکخراوەکان. ئەمەوەی کردووە لای هەندێک لە هاوڵاتیان ببێ بە پرسیار تۆ ڕێژەی 4 بۆ 5,000 ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی توانیوێتی بۆشایەکان پڕکاتەوە. گە بۆشایەکانی پڕکردوێتەوە چالاکیەکانیان چین یاخود بۆ کێشە هەر بەردەوام. کۆمەلگا لەبەرەوەی مرۆڤایەتی لە زیادبوونە کێشەکان هەر هەیە، بەڵام لەگەڵ ڕێژەی مرۆڤەکان کە زیابێ پێویستە کات ڕێکخراویش زیابێت، چکە کێشەکان زۆرترە بن، بەڵام بەداخەوە ڕێکخراوانەی کە لای ئێمە دروستە بن بۆ ئامانجێکی دیاریکراو نییە. ئەمە وای کردووە بەگشتینە هەندێک لەو ڕێکخراوانە ئەمە وای کردووە کاریگەری سلبی هەبێت لەسەر ڕێکخراو چالاکەکان. ئومێد دەکەم کە لە ئایندە ئەو فەرمانگەی کە دروست بووە بۆ ڕێخستنەوەی کاروباری ڕێکخراوەکان و هەمووشمان بۆکو ڕێکخراوە چالاکەکانی کە لە هەرێمی کوردستان کارەکەین پێشناری ئەومانەیە کە ئەو فەرمانگەیە وربین بێت، بتوانێت ئامانجەکەی خۆی پێکێت کە لە نزیکەوە ئاگاداری کار و چالاکی ڕێکخراوەکان بۆی کە لای هاوڵاتیان پرسیار نەبێت کە ئەو فەرمانگەی ئەرکی چی. بەڵێ، گرنگی کاری ڕێکخراوەیی لە چیایە؟ کە بە حکومەوەی کە تۆ ڕێژەیەکی زۆر ڕێکخراومان هەیە، گرنگی کاری ئەم ڕێکخراوانە لە چیایە؟
خۆی کاری ڕێکخراوەکان هەمە چەشن و ئەم ڕێکخراوانەوەکان کە تاک هۆشیار بێتەوە و گەشە بات بە لایەنی مرۆیی، یعنی تۆ لە ڕابردووە ئێمە مانزانی کە یانوت گەشەدان بە کەرتی تایبەت، گەشەدان بە ئابووری، بەڵام چەقی کارکردن و گەشەپێدان مرۆڤ خۆیت، یعنی تۆ هەر خزمەتگوزاریە بکەیت گەشەی پێیت مرۆڤی کات وە بۆ مرۆڤیشەوە ئایندەش هەر مرۆڤ بەتوانێت سوودی لێ وەربگرێت. بۆیە ئێمە بە بۆچوونی من ڕێکخراو کاریگەری زۆر باشیە لەسەر دروستبوونی تاک، چکە تۆ ئەگەر ئیشی لەسەر بکەیت تۆ تێگەێنی لەو کۆڕ و سیمینار و ورکشۆپانە کە هەر یەکە و خزمەتێکە بە کەرتێکی کە مرۆڤ پێویستی پێی بێت و بتوانێت خزمەتی کۆمەلگا بکات، چکە ئێمە دواتر ئەگە بێمە سەرکاری ڕێکخراوی بەتایبەتی ڕێکخراوی خۆمان ئەتوانین بڵین کە ئەو بۆشایانە ڕێکخراوەکان تا چەند ئەتوانن سوود بگەێنن بە تاک بەتایبەتی توێژی گەنجان. بەڵێ ئەمە پرسیارەوە کەم کە خۆش ئاماژەت پێەیە تا چۆن ئەم ڕێکخراوانە هەماهنگێکیانەیە لەگەڵ حکوومەتە لەگەڵ گەنجان هەماهنگ بن بۆ دۆزینەوەی هەلیکار بە حکومەوەی بەڕێزب ئاماژەت پێکرد کە ئەم ڕێکخراوانە هەمویان ئامانجێکیانەیە زۆربەی قوتابیانی دەرچووی زانکۆ و پەیمانگاکانیش مەبەستیانە زووتر ڕوئەکەنە لای ئێوە بۆ بەدەستێنانی هەلیکار. ئێوە چه هەمانگیەکتانەیە لەگەڵ حکوومەتە وەکو ڕێکخراوەکان بۆ بەدەستێنانی هەلیکار بۆ گەنجان؟ لە ڕاستیە شتێک نییە بە ناوی هەموو ڕێکخراوەکان کۆک بین لەسەرەوەی کە ئیشێ بکەین، چکە ئامانجەکانی گۆڕێت. هەندێک لەو ڕێکخراوانە و بەتایبەتی ڕێکخراوەکەی ئەمەژیشمان لەسەرەوە کردووە لە ڕێگەی ئەمەشەوە هەوڵمان ناوە CV ئەو گەنجانە بگەێنین. زۆر جار هەیە دەرفەتیان بۆ دروست بۆ لە ناو وەزارەتەکانی حکوومەت یاخود لە ناو کەرتی تایبەت. ئێمە هەوڵمان ناو ئێساش بەردەوامی لەگەڵ چەند کۆمپانیایەکە بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجان، بەڵام ئەویش دەکەوێتەوە سەر ئەو CV کەسایەتی کە پێشکەشیەکات هەر یەکە بە بواری خۆی ئەتواندرێت خزمەتی بکرێت و هەلیکاری بۆ بدۆزرێتەوە، چکە ئەومان بیر بێت کە ڕێکخراوەکان دەرفەتێکی باشی بۆ گەنجان ئەڕەخسێنێت، چکە گەنجان ئەگەر لە دوای پرۆسی خوێندن ئەبێت تۆ سیڤیەکت ئامادە کرده بێت کە پێشکەشی بکەیت بە کەرتێکی تایبەت یاخود بە کۆمپانیایەک بڵێ من ئەو کەسایەتیم ئەویش بە چیا سەلمێنرێت تۆ کاری خۆبەخشیت کرده بێت و لەو بواری خۆدا توانی بێت ڕۆڵت بینی بێت ممارەسی کارەکەت کرد بێت و ئەکتیڤیت هەبوو بێت. بەڵێ ڕۆڵی ڕێکخراو لە پاراستنی مافەکانی مرۆڤ چێ لە لای ئێوە؟ بێگومان ئەو ڕێکخراوانە کە دروستە بن ئامانجی سەرەکیانەوەیە کە خزمەتی مرۆڤایەتی بکەن و مافیان پارێزرێت، چکە بیرمان نەچێت ڕێژەی کوشتن یاخود خۆکوژی ئەمە ئەم ڕێکخراوانەوە لێ کات هۆشیاری زیاتر بەم بەتاکانی کۆمەلگا بن، چکە ئێمە کۆمەلگایەکین بەداخەوە لەوەتی مێژوو ئەخوێنیتەوە هەر بە شەڕ و ناخۆشیات تێپەڕێوین لە ڕووی خەمۆکیەوە تاکانی کۆمەلگای ئێمە ناومێدن. بۆیە بێ ڕێکخراوەکان خزمەتی لایەنی مرۆڤایەتی بکەن و تیان بگەێنن و هۆشیاریان بکەنەوە کە پێویستە کات مرۆڤ نەوەستێ و خاوەنی ئامانج بێت، کە تۆ ئامانجتە بوو ئەتوانی پلانت هەبێت و پلانیشتە بوو ئەتوانی تۆ کات بەخشیت و کاتیشت بەخشی ئەتوانی لەو سەرچاوی کاتانی کە تەرخانێکیت خۆت ئەکتیڤ بکەیت و بتوانی خزمەتی کۆمەلگا بکەیت و لەو ڕێگانەشەوە تۆ توانیت کاری هەرەوەزی پێکەوە بکەیت لە ناو ڕێکخراوەکانە و وزە لە کەسانی تر وەربگریت و توانەکانی خۆت پتە بکەیت بۆی کە خزمەتی کۆمەلگا بکەیت. بەڵێ کاکدانە ئەوەی کە تا ئێستا باسمان کردوە باس بۆ لە بەگشتی لەسەر ڕێکخراو، ئێمە پێمان خۆشە باسێکی ڕێکخراوەکەی بەڕێز بکەی کە ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆییە. پێم خۆشە کە بزانم ئامانجی ڕێکخراوی شار چییە؟ کەی دامەزراوە؟ بەڵێ ڕێکخراوی شار ڕێکخراوێکی قازازنەویستی ناحکومیەوە لە ساڵی 2005 دامەزراوە. خۆشبەختانە توانم بڵێم لە ماوەی کارکردنمانە توانیمانە سیڤیەکی باشی کارکردن دۆزینەوە لە بەرەوەی کە ئامانجی ئێمە دوولایەنە، کاری ڕێکخراوەیی وە گەشەپێدانی مرۆییشە، یعنی هەوڵمان داوە لە هەردوو بارەکەدا خزمەت و ڕۆڵی خۆمان ببینین و جگە لەوەش ئێمە هەندێک سێکتەری تر هەیە کە لە ناو ئامانجی کارکردنمانە جێمان کردوێتەوە بۆی کە ئێمە بتوانین دەستکراوە بین و بتوانین لە هەموو ئەو بوارانەیە کار بکەین کە تاکی کۆمەلگا پێویستی پێێتی و خۆشبەختانە توانم بڵێم
لێرە ناتوانین ئامانجەکان هەر هەمووی کە چیمان کردووە، بەڵام ئەتوانم بڵێم لەو پێیجی کە هەمانە دەرەکەوێت کە بە سەدان چالاکیمان ئەنجاماوە. زیاتر چالاکیەکانتان خۆی لە چی ئابینێتەوە؟ بە پێوەی کە ملحق یاخود ئامانجی کارکردنی ئێمە گەشەپێدانی مرۆییە، ئامانجی یەکەممان گەشەپێدانی مرۆییە و لە سێکتەرەکانی تەندروستی و هونەری، ڕۆشنبیری، ژینگە ئەتوانم بڵێم ئەمانە ڕۆڵێکی باشمان بینیوە کاڵی تۆ سێکتەری هونەری هەر بەمانەیەوە بە گشتی ئامانجێکتە بێت و دروشمێک بێت. ئێمە توانیمانە چەندین گروپی هونەریمان هەبێت، مۆسیقا و شێوەکاری، هونەرمەندان و ستۆدیۆ بۆ کاری هونەرمەندان. ئێمە لەم بوارانەیە هەمووی کارمان کردووە و کاری شەکەین. لە بواری ڕۆشنبیریشا توانیمانیانی کتێب چاپکەین بۆ ڕۆشنبیران، توانیمانە کۆڕ و سیمینارات و وەرکشۆپ لە هەموو کاتێکا ڕاوێژیان پێ بکەین و خەڵکانێکی باش بێنە ئێرە بۆی کە پێکەوە بە هەمانگی بە هەرەوەزی خزمەتی کۆمەڵگا بکەین و لە بواری تەندروستی شایەمە خۆمان یەکێکین لەوانی کە پرۆژەمان هەیەەوە توانیمانە خزمەت بکەین. لە بواری وەرزشی شار بە هەمان شێوە پرۆژەمان هەیەەوە، هۆڵی وەرزشی و هۆڵی هونەرە جەنگیەکانمان هەیە. یعنی لەم بوارانەیە ئەمە توانیمانە کە هەر یەک لەو بواری کە ئیشی تیاکەین پرۆژێکی بۆ بکەینەوە بۆی بتوانین خزمەتی کۆمەڵگا بکەین. خۆشبەختانە لەم ئاخیرەشە ئێمە توانیمانە کە مۆڵەتێک وەربگرین بە ناوی پەیمانگایەکەوە بۆ مەبەستی فێربوون و بەهێزکردنی دیراسەی خوێندن کە لە مەکتەبەکانە خوێندرێت و ئەو خوێندکارانی کە پێویستیان پێێتی و بەداخەوە توانم بڵێم زۆر پەیمانگا هەیە بۆ مەبەستی مادیەن دروست بۆ ئێمە توانیمانە ئەو فەراغە پڕکەی بنەوە پەیمانگاکەشمان. ئەتوانم بڵێم هەندێک خول هەیە بێ بەرامبەرانێک هەیە بە پارێکی ڕەمزیە ئەکەوێتەوە سەر ئەو مامۆسایی کە ئەیەوێت شوێنی پێویستە هەیە ئەڵێم پێویستم بۆ هەیە کە هانی خوێندکارەکانم بەم سایی بکەم و پێویستیم بە هۆڵێکەیە و ئێمە هۆڵی بۆ دابینەکەین و هەموو پێداویستیەکان و ئەو یەک بێ بەرامبەرێڵێتەوە هەرشە بە پارەیەکی ڕەمزی کە لە پەیمانگایەک بە $100 بێ لە ئێمە بە 30,000. ئەمەش ئەو مامۆستایە بە حەق خۆێزانەکە لە کاتی خۆیەگرێتە تا تاواکردنی منهەج. بەڵێواتە ئێوە چالاکیەکانتان جۆرا و جۆرە کار لەسەر هەموو بابەتێکەکان کە تایبەت بێ بە خزمەتکردنی مرۆیی. پێم خۆشە بزانم مەرجتان چیە بۆ وەرگرتنی ئەندام لە لای باڕێستان وەک ڕێکخراوەکەتان؟ ئێمە وەکو ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی کارمان لەسەرەوە کردووە لەسەر چۆنایەتی ئیش بکەین نەوەکە لەسەر چەندایەتی. یعنی ئێمە بۆ ئێمە گرنگ نییە ڕێژەی ئەندام کە بێتە ڕێکخراوەکەی ئێمە ببێ بە ئەندام، بەڵام خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئێمە کەسانی خۆبەخشی زۆرمان هەیە و ڕێژەی ئەندام بوون لای ئێمە دیاری کراوە. یعنی وەکو ڕێکخراوە حیزبیەکان نییە ئیش لەسەرەوە بکات تاکێ بکات بە ئەندام لای خۆی و دواتر سوودی لێوەرگرێ بۆ کاری دەنگدان. ئێمە ئەمانەوە خزمەتی کۆمەڵگا بکەین، مەرجی کارکردن و بوون بە ئەندام لە لای ئێمە ئەبێت 18 ساڵ تێپەڕی بێت، نابێت کەمتر بێت و ئەبێت بڕای بە ئامانجی کارکردنی ئەم ڕێکخراوە ئێمە بێت و پەیڕۆ پرۆگرامی خوێند بێتەوە، مەرجە لە کار و چالاکیەکانە ڕۆڵی خۆی ببینێت و بتوانێت ناو بەناو سەردانی ڕێکخراو بکات و پێشناری هەبێت و ڕەخنەشی هەبێت بۆی کە بە ڕەخنەکانی ئەوان بتوانین بە پێشنارەکانی ئەوان بتوانین ئایندێکی باشتر دروست بکەین بۆ کارکردن. لە ڕاستیە مافەکانیشی ئەوەیە کە تۆ بۆ نمونە توانێت لەو پرۆژانە ئێمە سوود وەربگرێت و بتوانێت پرۆژەی هەبێت خزمەت بکات و بتوانێت لە کاتی هەڵبژاردنەکانە خۆی بپاڵێوێتە تاکو سەرۆکی دەستگاک. بەڵێ وەکو ئاماژەت پێکرد کە ئەندامی زۆرتان هەیە وەکو فێرخوازی خۆت بڵێن وەکو خێرخوازی کارەکە ئەتوانی ڕێژەیەکمان بێتێ چەند ئەندامتان هەیە چەندیان خێرخوازن وەکو یارمەتی ئیشتان لەگەڵا ئەکەن؟ ئەتوانم بڵێم ڕێژێکی زۆرە لە حدودی 100 کەس گەر وەکو کاری خۆبەخشی لەگەڵمانە بکەن گرفتێکیان نییە بەپێی چالاکیەکە دەورە بینێت. ئێمە لەبەرەوەی کاری خۆبەخشیەکەین و کاری مرۆییش لە ناویا جێبۆتەوە و توانیمانە هاوکاری بگەینین بۆ کەسانی کە پێویستن بە تایبەتی بۆ چینی کەمەندامان و
ئەوانی کە نەخۆشیەکیان هەیە و بە پێویستی خۆیان توش بوون وەکو لە نەخۆشخانەی هیوان و تالاسیمان و ئەمانە ئێمە توانیمانە هەڵمەتی خوێن بەخشین ساز بکەین بۆیان ئەوانی کە پێویستیان بە نەخۆشی تالاسیمان و پێویستیان بە خوێن هەیە یاخود ئێمە دوێنێ توانیمانە کۆمەڵێک جلوبەرگی پێویست و پێداویستی کۆبکەینەوە بیبین بۆ یەکێتی کەمەندامان و دابەشی بکەین ئەلەم جۆرە کارکردانەمان بەردەوام هەیە و ئەمەش پێویستی بەوە هەیە کە تۆ چینەکان هەر جارە بۆ شتێک بانگێش دەکەیت ئێمە بۆ خوێن بەخشین لە مانگی 12 توانیمانە لەگەڵ قوتابخانەیەکە ڕێبکەوین لە سەیسایەخەوە بێنە سلێمانی هەمانگیمان لەگەڵ کردوون نزیکەی 100 تەلەبە خوێنکاری ئێواران چکە ئەبێ تەمەنی هەڵکشاو بێت و بتوانێت توانای خوێن بەخشینی هەبێت توانیمانە خوێن ببەخشین یەکێک لەوانەیە خۆشمانە خوێنمان بەخشیەوە یعنی ئامانجەکان دیارن لە کاتی ئاوارەبوونی ئەو برا عەرەبەکان یاخود ئەوانەی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوە سووریا ئەمانە هەر کاتێک کە پێویستیان بوو بێ هات بێتنە ئێرێمە هەوڵمان ناوە کەمپین ڕێبخێنەوە کۆمەکیان بۆ ببەرین لەم بارانە ئێمە توانیمانە جێدەستی خۆمان دیاری بکەین یاخود هەڵمەتی کۆکردنەوەی کۆمەک بۆ ئەو کاتی کە پێویست بوو داعش هێرشیە کردە سەر پێشمەرگە ئێمە کۆمەکمان کۆ کردەوە و جێدەستمان دیار باڵە دەستان خۆش بێ بارەکەی سەرەکی ڕێکخراوەکەتان لەکوێوە لە بەرنامەتانە هەیە لەقەی زیاتر بۆ شار و شارۆچەکانی تردانی ناخود گەورەی بکەن پرۆژە و ڕێکخراوەکەتان بەڵێ ئێمە ئێستا لە سلێمانی لە گەڕەکی بەختیاری کارەکەین ئۆفیس سەرەکیمان لەوەیە و 3 پرۆژەی ترمان هەیە بینای خۆیان جیا هەل ناو سلێمانیە کە بنکەی تەندروستین و هۆڵی وەرزشین لە ڕاستیا بەداخەوە بەوەیەوەی کە ئێمە ئیمکانێتی مادیمانە چکە ڕێکخراوەکان خۆبەخشن و بێت دەستیان بشیرێت لای حکوومەت بێت یاخود لە لای کەرتی تایبەت بۆ ئێمە بنکەکانمان فراوانکەین بەڵام توانم بڵم ئێمە نوێنەرایەتیمان هەیە لە شارەکانی تر خۆشببختانە ئێمە توانیمانە بچینە شارەکانی تری هەرێمی کوردستان و چالاکی تیا بکەین و گەنجان بەرینە بۆ نمونە هەولێر دوهۆک لەو ڕێگەیەوە بۆ هەڵەبجە کە کار و بەهر و توانەکانی خۆیان لەوێش نمایش بکەن بۆ نمونە چەندین جار پێشانگای شێوەکاری گشتیمان 50 بۆ 60 کەسمان بردوتە هەولێر یاخود گروپینمان ڕێخستووە بۆ مەبەستی هەمانگی لەگەڵ سنوورەکانی سۆران و دوهۆک و زاخۆ ئێمە لەم بارانەیەشمان کردووە ئەتوانم بڵێم بەداخەوە نەمانتوانی ئۆفیسی تر بکەینەوە بۆ ئایندەش نازانم و ئامانجەکەی خۆمان تموحمان هەیە بەڵام ئیمکانیتمان نیە ئێمە توانیمانە گەنجان لێرەوە بەرین بۆ وڵاتێکی وەکو تورکیا 53 کەس بەرین لەوێ دەورێکیان پێ بڵێنەوە لەگەڵ زانکۆی ئەنتالیا لەسەر گەشە پێدانی مرۆیی بەڵام لە ڕاستیە بۆ ئێمە لە ئێستا قورسەکە ئۆفیسی تر بکەینەوە لە شارەکانی تر ئەمەوێت کە بزانم جیاوازی نێوان ئەو ڕێکخراوانی کە لەلایەن حکوومەت پشتگیری ئەکرێن و ئەو ڕێکخراوانی کە خۆیان کارەکانی خۆیان لەڕێی چالاکیەکانیانەوە بە ئەنجامەگەێنن ئامانج و بەرنمەیان جیاوازی ئەبێت لە ڕووی ئەوەی کە حکوومەت یارمەتیان باە خودت خۆیان پشت بەخۆیان ببەستن بێگومان نەوکە حکوومەت حیزب و حکوومەت و ڕێکخراوە ناحکومیەکان ڕێکخراوە ناحکومیەکان ناوی خۆی بەخۆیەتی ڕێکخراوێکی ناحکومیەوە کارەکات بۆی کە هۆشیاری تاکانی کۆمەلگا بکات و دەنگی هاوڵاتیان بگەێنێ بەدەسەڵات و بتوانێت لەو ڕێگەیەوە خزمەت بکات یعنی تاواوکەرە بێ بۆ حکوومەت بەڵام بە وەکو دەستگایەکی حکومینا بەڵام دەستگاکانی حکوومەت ئەوان ئامانجیان هەیە کە وەکو حکوومەتەکە بەرنامەکان شۆڕە بێتەوە بۆ خوارەوە و ئەبێت جێبەجێ بکەن بەڵام ڕێکخراوە حیزبیەکان ئامانجێکیان هەیە کە بۆی کە ئامانجی حیزبەکان زیاتر بگێنن بە هاوڵاتیان و بۆی کە مەیلیان ڕابکێشن بۆ حیزبەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەدەرنین لەم کۆمەڵگایەوە ئامانجیانەوەی خزمەتی کۆمەلگا بکەن هەر یەکە و بیر بۆ چوونێکی خۆی زانەوەکو تاک بیر و بۆ چوونی خۆم هەیەەوە حیزبێکم هەڵبژاردووە کە باشترین حیزب بێت و بتوانێت خزمەت بکات بەڵام نابێت ڕنگدانەوەی هەبێت لە ناو کارکردنی ڕێکخراوی ناحکومی ئەمەیە جیاوازێک بەڵێ ڕێکخراوەکەی بەڕێزیشتان لەلایەن حکوومەتەوەی چ پاڵپشتێکی ناکرێت
لە ڕابردوایەمە چەند ڕێکخراوێک بووین کە من هەمان هەبوو بەداخەوە لە وەتی 2011 ئەم یاسایە کە دروست بووە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان بە پرۆژەی شەکات و بەڵام ئەتوانم بڵێم بەداخەوە بەهۆی ئەم دۆخی هەرێمی کوردستانی پەڕاند لە 2012ەوە نەوکە ئێمە هیچ ڕێکخراوێک لە حکوومەتەوە ئەوە جیاوازەوەکو علاقاتێک یاخود پەیوەندیەکی تایبەت بەڵام وەکو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان بەداخەوە نەیتوانیەوە پرۆژە بە هیچ ڕێکخراوێک نەوکە ئێمەش. واتە هەر وەکو یارمەتی ئێوە یارمەتیتان ئەدرێت لە پای ئەو کار و چالاکیانی کە ئەیکەن. بەداخەوە نا فەرمانگە تاکو ئێستا بەس تۆمارەکات هیچ من حەیەک نایەت بە ڕێکخراوەکانە بێ پشت بە کەرتی تایبەت و بۆ پەیوەندیانی خۆی و ئامانجانی کە هەیەی لە ڕێگەی پرۆژەکانی خۆیەوە خزمەت بە تاکانی کۆمەلگا بکات. یعنی بەداخەوە ئێمە یەکێک لەو فەرمانگەکان کە دروست بوو ئامانجمانەوە بوو کەم فەرمانگەیە بتوانێت بە پرۆژە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بکات بۆی کە بتوانین ئەو بۆشایی کە هەیە لەلایەن حکوومەتەوە پڕ ناکرێتەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان بتوانین دەستەبەری بکەین. بەڵام بەداخەوە فەرمانگەیە تاکو ئێستا ماوەی 4-5 ساڵە ئەتوانم بڵێم سەر کراوە چونکە هیچ منحەیەکی نییە بۆ ڕێکخراوەکان بەتایبەتی ڕێکخراوی ئێمە خۆمان پشتمان بە خۆمان بەستووە و هەوڵمان ناوە بۆ چالاکیەکانمان سپانسەرمان هەبێت یاخود پشتمان بە خۆبەخشەکانی خۆمان بەستووە بۆی کە بتوانین نەوەستین و جێدەستمان دیار بێت. دەستان خۆش بێ. کاک دانا حەزەکەم زام چالاکیەکانتان بۆ ساڵی 2019 چی بوو و ئەو چالاکیانی کە لە ساڵی 2020دا ئەتانەوەی دەستی پێ بکەن یاخود دەستان پێ کردووە چییە؟ لە ڕاستیە لە 2019 مە خۆشبەختانە وەکو کارەکانمان کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و ئەوانە بە بەردەوامی هەمان بوو هەمانگیمان هەبووە لەگەڵ ڕێکخراوەکانی تر و چالاکیمان هەبووە لە شاری هەولێر و توانیمانە گروپین بەرین بۆ شارەکانی تر و هەمانگیکی باشمانە بێت لەگەڵ ڕێکخراوەکانی تر و توانیمانە دەوراتەکانمان بەردەوام لە ناو ئۆفیسی ڕێکخراومانە هەبێت جگە لەوەی کە ئێمە توانیمانە چەندین ڕێزلێنان بکەین بۆ کەسایەتیەکان کە دیارن لە ناو کۆمەڵگەیە و جێدەستیان دیارە. زیندووترینیان لە یادی سلێمانی ئێمە کردمانە بەرنامەی ساڵی کارکردنی خۆمان کە ئەم ساڵیش نزیکەی 40 کەسایەتی دیاری بواری هونەری و ڕۆشنبیری لە شاری سلێمانی لە هۆتێل تایتانەک ئێمە توانیمان مەراسیمێکی گەورەیان بۆ ساز بکەین و خەڵاتیان بکەین. پرۆژێکی زۆر جوان بۆ ئەو لە فەیسبوک زۆر شایع بوو ینی زۆر بڵاو بووەوە دەستان بەڵێ زۆر سپاس ئەوە کردمانە بەرنامەی ساڵانی خۆمان چگە لەوەی کە ئێمە بەرنامەی ترمان هەبووە لە کارکردنی خۆمانەوە و کۆمەکی ئەو کەسانی کە پێویستیان پێمان بووە هەوڵمان داوە کە جێدەستمان دیارکەین و ئەو خولانی کە پێویستن لە بواری گەشەپێدانی مرۆیی کاری تیا بکەین بۆ ئایندەش بۆ 2020 خۆشبەختانە لە دەستپێکی ساڵ کە هێشتا ئێمە لە مانگیەکەین ئەتوانم بڵێم هەمانگیکی باشمان لەگەڵ ڕێکخراوەکانی ترا دروست کردووە و بەردەوام لە کار و چالاکی یەکتریا بەشدارین و خولی جۆرا و جۆرمان دەست پێ کردووە و بەرنامەی زۆریشمانە بێت لا ئایندە ئینشاڵڵا شایان بین. بەڵێ باسی ئەو پرۆژەیە کە ساڵانە چەند کەسایەتێک خەڵات ئەکەن ئەو کەسایەتیانە لەسەر چ بنەمایەک هەڵەبژێرن؟ لە ڕاستیە ئەوانن کاتاکو ئێستا دیاریمان کردوون ئەو کەسانن کە چەندین ساڵە خزمەتیان کردووە بەپێی ئاستی بە شاری سلێمانی یاخود هەرێمی کوردستان بەتایبەت شاری سلێمانی لەبەرەوەی تۆ ئەڵێ لە ساڵیادی دامەزرانی سلێمانی پێویستەکات ئەو کەسانە دانیشتووی شاری سلێمانی بنەوە خۆشبەختانە ئێمە ئەو کەسانی کە هەڵمان بژاردووە ئێمە کەسایەتی لە هونەریەکان بۆ نمونە مامۆستا ئەحمەد سالار یاخود مایر حەسەن ئەحمەد جۆڵا یاخود خاتو گەزیزە و کۆمەڵێک لە هونەرمەندانەی کە ئێستا ناکرێت چ کەس ناوی بێنم. واتە لەسەر بنەمای هونەری هەڵەبژێرن یاخۆ لەسەر چ بنەمای هونەری و ڕۆشنبیری بەپی ساڵ ئەگۆڕێت یعنی ئێستا ئەمەم ساڵدامان نابوو بوو هونەری و ڕۆشنبیری لە ڕابردووە دامان نابوو بۆ کەسایەتەکانی شار هەر یەکە لە بوارێکا کە سەرکەوتوو بێت و جێدەستی دیار بێت بۆ سلێمانی یعنی بتوانی بێتی خزمەت بە شاری سلێمانی بکات نەوکە کەسمان هەیە زۆر سەرکەوتووە بەڵام بوارەکەی نیتوانیەوە خزمەت کا بە شارەکە. ئێمە ئەمانەوێت ئەو کەسانەی کە توانیویانە چکە ئەم نازناوی پایتەختی ڕۆشنبیریە هەر لە خۆیان نەهاتووە کەسانێک کە بووە کاریان بۆ کردووە خزمەتیان کردووە پێویستەکە ئێمەوە کۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەتەنی بە تایبەتی ڕێکخراوی شار بارکی سەرشانی خۆمانی بزانین ئێمە پیان بڵین ئێوەمان لە بیرە بەم ڕێزلێنانە هەست و سۆزی خۆمانیان بۆ دەبڕین. کاک دانا بۆ ئەم ساڵ پرۆژەکەتان لەسەر چ بنەمایەکە؟ هەر بۆ پایتەختی ڕۆشنبیری بڵێ لەسەر چ بنەمای خەڵک هەڵەبژێرن لە بەرنامەتەداتان ناوە یاخود
بێگومان هێشتا کاتمان زۆرە بەڵام ئەوەی کە بزانم بۆ کەسایەتەکانی ساڵە بێت یعنی محاولاکەین وانە بێتەر هونەری و ڕۆشنبیری بێت چکە لایەنی تریشمان هەیە سلێمانی پێناسرێتەوە یعنی ئێستا تۆ نمونەڵیت تۆفیقی هەڵواچی یاخود بۆ نمونە کەسایەتی تری زۆر بەڵێ یعنی ئێمە ئەبێت ئەم کەسایەتیانشمان لەبیر بێت ئەم ساڵ تەسەورەکەین بە بۆچوونی ئێمە لەم بوارە ئیشکین لە بوارەکانی تر ئێمە ڕێزلێنانمان کردو بۆ هونەرمەندان هەر نەبووە ئێمە هەوڵمان داوە 50 کەس لە بواری ڕاگەاندنە خەڵاتمان کردوون لە بواری خانمانە هەر خەڵاتمان کردوون یعنی هەر یەکەو بە مراسیمێک بەڵام بۆ یادی سلێمانی ئێمە هەوڵمانە ئەو کەسایانە دەستنیشان بکەین کە توانیانە خزمەتێ بە سلێمانی بکەن ئەگینا بوارەکانی تر سێکتەرەکانی تر هەر یەکە لە بواری خۆی ئێمە خەڵکمان بەسەر کردوتەوە بەسەریش یەکەینەوە چکە ئەرکی ڕێکخراوەکان ئەوەیە کە تۆ هۆشیاری بات و پەرەدان با بە بەهرە تواناکان چکە تۆ زۆر کەسەیە گەنجەکەیە با تەمەنیشی زۆر نەبێ بەڵام خزمەتێکی زۆری کردووە کە تۆ بەسەر یەکەیتەوە ئەبیتە هاندەر بۆی کە ئایندێکی باشتر و خزمەتی باشتر بکات. زۆر سوپاس بۆ بەڕێز کاک دانا جەمال سەرۆکی ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی زۆر سوپاس بۆ ئێوەش تا ئێستا بینەری ئێمە بوون خۆتان لەگەڵ.